طابت أوقاتكم محبتي المشاهدين ونحن نلتقيكم ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویست. ئەمڕۆ لەگەڵتان دەبین لە چاو پێکەوتنێکدا لەگەڵ دکتۆر ساڵح مطلق جێگیری سەرۆک وەزیران. بەخێر بێ دکتۆر. حياك الله. توش بخير بيت سباس. الحقيقة بداية نحن ما نتمنى نكون ثقيلين عليك ولكن ملفاتنا كثيرة اليوم. نامانێ زۆر لە کاتان بگرین بەڵام تەوەرەکانمان زۆرن و هێوادارین کاتمان هەبێت بۆ ئەوەی باسییان بکەین بۆ بەدڵنیاییەوە لە سەرەتای ئەم تەوەرەمان باس لە بارودۆخ و ژیان و کێشەی ئاوارەکان دەکەم بۆ پێی تۆ سەرۆکی لیژنەی بەهاناوەچوونی ئاوارەکانی. ئەگەر باس لە کێشە و خەمی ئاوارەکان بکەین بۆ پێی گرفتەکانیان زانراوە بەڵام ئەو ڕێکارە حکومیانەی کە گرتوتانەتە بەر بۆ چارەسەرکردنی ژیانی ئاوارەکان ناڕوونیەکی تایە. چۆن ئەم هەڵدەسەنگێنیت؟ يبدو هنالك ضبابية أو هنالك عدم وضوح لضعف الإجراءات. كيف تفسر ذلك؟ شوف يعني بداية برام حصل في العراق سەرەتا پێویستە بزانیت ئەو دۆخەی کە لە عێراق ڕوویە کە بووە هۆی ئاوارەبوونی خەڵک شتێکی چاوەڕوان نەکراو بوو چونکە هەر لە سەرەتای دامەزراندنی لیژنەی باڵا بۆ فریاگوزاری ئاوارەکان ژمارەیان 100,000 خێزان بوون بەڵام ئەمڕۆ ژمارەی ئاوارەکان زیادی کردووە نزیکەی 600,000 خێزانن واتە زیاتر لە 3 ملیۆن کەس. ئەم بابەتەش لە ئەنجومەنی وەزیران باس کراوە و بڕی 1 تریلیۆن دیناری عێراقی بۆ دانراوە واتە نزیکەی 800 ملیۆن دلار. أول تخصيص خصصناه للنازحين كان تريليون دينار عراقي ما يقارب حوالي 800 مليون دولار. طيب عفوا دكتور. باشە دکتۆر ئەم ژماری کە باست کرد هی پێش ڕووداوەکەی شاری مووسڵا واتە پێش ئەوەی چەکدارانی داعش مووسڵ کۆنتڕۆڵ بکەن؟ أي قبل سيطرة داعش على بڵێ پێش ئەوەی چەکدارانی داعش شاری مووسڵ کۆنتڕۆڵ بکەن بەڵام ئەو لیژنەیە پێش ڕووداوەکانی مووسڵ دامەزرێنراوە و ئەو کات ژمارەی ئاوارەکان لێ نێوان 100,000 کەس ئەبوون پاشان گەیشتە 150,000 کەس پاشان ئاوارەکانی ئەنبار و بەغداشی هاتە سەر و ڕۆژ بە ڕۆژ زیادیە کرد. جا ئەم هەموو ئاوارەیە ئێمە لەسەری ڕانەهاتوین و بە هەمان شێوە حکوومەتیش خۆی ئامادە نەکردبوو بۆ ئەو ژمارە زۆرە چونکە بە هیچ شێوەیەک چاوەڕوانی ئەوە نەبووین ژمارەی ئاوارەکان بگاتە ئەو ئاستە. سەرەڕای هەبوونی لاوازی ژێرخانی حکوومەت و چاوەڕوان نەکردنی ئاوارەبوونی ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانی عێراقی بەو ئەندازە زۆرە و بەو خێراییەش. سەرەڕای ئەو هەموو شتە بڕی 1 تریلیۆن دیناری عێراقی بۆ بەهاناوەچوون و یارمەتیدانی ئاوارەکان تەرخان کرابوو و بریاریش درابوو هەموو 1 یان 2 مانگ جارێک ئەو بڕەپارەیە تەرخان بکرێت بۆ ئەو مەبەستە. پاش دیاریکردنی بری 1 تریلیۆن دینارەکە بیرمان لەوە کردەوە بەشێک لەو پارەیە دابەش بکەین بەسەر ئاوارەکان و ئەو بەشەی تر بۆ شوێنی نیشتەجێبوون دابین بکەین. ئیتر ئەوە بوو بەو شێوەیە کارمان ئەنجامدا و توانرا نزیکەی 9 ملیۆن خێزان بری 1 ملیۆن دینار وەرگرن. توزع لها منحة المليون دينار. لە چ ناوچەیەک ئەو ملیۆن دینارە دابش کرا؟ كل أنحاء العراق بالجنوب لە هەموو ئەو شوێنانەی کە ئاوارەکانی لەخۆگرتووە لە باشوور نزیکەی لە 198 لە ئاوارەکان بری 1 ملیۆن دینارەکان وەرگرتووە لە بەغاش بە ڕێژەیەکی زۆر و لە هەرێمی کوردستانیشە بە جیاوازی لە پارێزگایەک بۆ پارێزگایەکی تر لە هەولێر بە ڕێژەیەکی زۆر بەرز لە سلێمانیش بە ڕێژەیەک بەڵام لە دوهۆک بە ڕێژەیەکی کەمتر. ڕێژەی و کەسانە چەندەکەوە بڕی 1 ملیۆن دینارەکەیان وەرنەگرتووە ئێوە سەرژمێدان لایە؟ بحدود 10 إلى 15%. ئەو کەسانەی کە وەریان نەگرتووە ڕێژەیان لە 100 بۆ لە 115. تەنها ئەو کەسانەیە کە ئەو بڕەپارەیان وەرنەگرتووە و بێگومان ئاوارەی نوێی دیکەش هەیە و سەبارەت بە چۆنیەتی دابەشکردنی ئەو بڕەپارەیە پێشتر هەندێک لە کارمەندەکان بارودۆخی ئاوارەکانیان بە هەلدەزانی بۆ وەرگرتنی بڕەپارەیەک بەرامبەر بە پێدانی ملیۆن دینارەکە. دكتور بس هنا خلينا أمام نقطة نظام چونکە فۆرمی زیرەک بۆ ئەوەی دروستبوونی گەندەڵێکی زۆر هاوکات بە ڕێزیشت لێدوانێکت هەیە کەوتوتە ئەو گەندەڵکارانە لێ پێچینەوەیان لەگەڵ دەکرێت و ئاگاداری ئاوارەکانت کردوتەوە کە نرخی هەر فۆرمێکی زیرەک 10,000 دینارە لە هاوڵاتیان هاوڵاتیانی عێراقی ڕاهاتون لەسەر تۆمارنەکردنی سکاڵا چونکە لە ڕاستیکدا هیچ سوودی تێدا نابینن. باشە بۆ ئێوە ئەم بابەتە ناخەنە ئەستۆی پشکنەری گشتی و ئەو لیژنانی کە سەر بەم کارن و ئەو هاوڵاتی کە کارمەند تووشی گەندەڵی دەکات و هاوبەشنیە لەو بەرتیلە هەردووکیان سزا نادرێن؟ لا المشكلة مو بس بالموظفين المشكلة في المواطن. بالمواطن. أي
کێشە و گرفت تەنها لە فەرمانبەرانە نییە، کێشە لە هاوڵاتیانە. پێش هەموو شتێک هاوڵاتی هیچ کات پێویست نییە لەسەری زیاد لە 10,000 دینارەکە بات بەرامبەر بە وەرگرتنی کارتە زیرەکەکە، چونکە لێرە چەندین ڕێگەی دیکە دێتە پێش وەک پەلەکردن و ئەمەش ئەبێتە هۆی پێدانی پارەیەشی زیاتر بەرامبەر بە وەرگرتنی ئەو کارتە بە شێوەیەشی خێراتر. براکەم تۆ لێرە لە سەرای وەک تەواوی کەسانی تر کارتەکەت وەرگرە و بڕۆ پارەکەت بەدەست بێنە، مەبە هۆی تێکدان و دروستکردنی گەندەڵی لە نێو خەڵکە، چونکە ئەگەر بەهۆی تۆ کارمەندێک تووشی گەندەڵی بێت ئەویش گەندەڵیەکی تر ئەنجامات لە دۆسیەکی ترە، بۆیەتر ئێمەش بە هیچ شێوەیەک قوتارمان نابێت لە گەندەڵی. هەر بۆ زانیاریتان ئێمە سنووقی سکاڵا و هێڵی تەلەفۆن و ئیمێڵمان داناوە بۆ تۆمارکردنی سکاڵا لە کاتی ڕوودانی هەر دەست درێژی و زۆرە ملێ و گەندەڵیەک لەلایەن کارمەندانەوە ڕاستەوخۆ لە ڕێگەی ئەو ناونیشانەوە هاوکات ئێمە ڕێسای تەواو ئەگرینە بەر بۆ ئەو دۆسیەیە. عێراقیەکان لەگەڵ گلەی و سکاڵا ڕاهاتوون. بۆچی؟ هۆکارەکە من پێ دەڵێم بۆچی. لەبەر بێسوودی لە سکاڵاکردن نەبوونی سزا بۆ کەسەکان. ئێمە پێمان وتن جارێک سکاڵا بکەن و بزانن چۆن سزا ئەدرێن. باشە بۆ ئێوە ئەم بابەتە ناخەنە ئەستۆی پشکنەری گشتی و ئەو لیژنانی کە سەر بەم کارن و ئەو هاوڵاتی کە کارمەند تووشی گەندەڵی دەکات و هاوبەش نیە لەو بەرتیلە هەردووچیان سزا نادرێن؟ لەسەر قسەی تۆ بێت پێویستە زۆربەی هاوڵاتانی عێراق بشنە بەردەم دادگا. یعنی هاوڵاتیانی عێراق هەمویان گەندەڵن؟ نەخێر، هەمووی گەندەڵ نییە، بەڵام تا ئەندازەیەکی زۆر لە خەڵک بەرتیلەن. ئەم ڕەفتارەش بووە بە بەشێکی باو و گشتی لە کۆمەڵگەدا. باشە دکتۆر، چارەسەر چێ بۆم ڕەفتارە؟ يعني الشعب يبدأ هو بمحاسبة الناس. ئێمە بۆ یەک جاریش بێت داوامان کردووە هاوڵاتی بڵێن فلان بەرتیلی لێوەرگرتووم، ئەوان هیچ ناڵێن، بەڵام کاتێک داوای بەڵگەی لێ ئەکرێت ئەڵێ من بەڵگەم لەبەر دەستە، بەڵام ناتوانم باسی بکەم. يجي يقول لك والله ايه اكو دا ياخذون وما كذا، عندك دليل؟ يقول لك ايه اكو، بس انا ما اقدر اقول لانه. طيب ليش ما تقدر تقول؟ مو انتم هم تقدرون تقولون دكتور، يعني انا اعطيك مثال. من نمونەت بۆ دەهێنمەوە هەندێک لەو بابەتانە لە پەرلەمان باز دەکرێن و دەبینین ئەندام پەرلەمانێک هەڵدەستێت و کۆمەڵێک بەڵگە دەخاتە، بەڵام پاشماوەیەک دەبینین ئەو بابەتە ون دەبێت کە پرسیارێکش دەکرێت دەڵێت ئەو بابەتێکی سیاسیە. لا شوف، اكو ملفات فساد يعني ربما سكت عنها في مرحلة من المراحل، بس باشە بۆچی ناتوانێت هیچ بڵێت؟ نەخێر، سیرکە هەندێک بابەتی گەندەڵی هەیە ڕەنگە ئەو کەسە قۆناغێک لە قۆناغەکان لێی بێدەنگ بووە و بەداخەوە هەندێک لە ئەندام پەرلەمانەکان ئەم کێشانە بۆ کاری سیاسی و یەکتر پەراوێز خستن بەکارەهێنن و ئەم قۆناغەش بەسەر ئێمە تێپەڕیوە و ڕوبەڕووی ئەم کارە بوومەتەوە. واتە لیژنە کاتێکە بۆ بە دوواداچوون بە کەیسی ئاوارەکان کە لە پەرلەماندا بوونی هەیە بابەتێکیان لەسەر قۆرەخکاری و گەندەڵی لەلایەن لیژنەی بەهاناوچوونی ئاوارەکانەوە تری تو ئەنجامێنداوە. ئەو کاتە 16 خاڵیان باس کردبوو، ئێمەش وەڵامی هەر هەموویماندایەوە، هیچ لەو خاڵانە ڕاست نەبوون، هەموو ئەو زانیاریانەش پەرتەوازە و چاواشەکارانە بوون. لە کۆتاییشا پێمان وتن ئەگەر ئێوە وەڵامتان پێویستە ئەوە من ئامادە نیم بۆ وەڵامدانەوەی ئەو کەسە، بەڵام ئامادەم وەڵامی جەنابتان بەمەوە. واز دەکەم ئەو کەسە ئەندام پەرلەمان بێت. ئینشاءالله وەک ئەندام پەرلەمانێک نامێنێتەوە. من ئەتوانم بەرامبەر سەرکردە سیاسیەکان لە پەرلەمان و سەرۆکوتلەکان ئامادە بم و هەر کەسێکی دیکەش کە بێوێت ئامادە بێت. ئەو کاتە باهێشتیان کردم و منیش پێم وتن هەر کەسێک و بابەتێکتان لەبەر دەستە لەو بوارە پێشکەشی بکەن، بەڵام کاتێک ئەو دانیشتنە بە ئامادەبوونی لیژنەی کۆچ و کۆچبەران بەڕێوە چوو ڕوون بووەوە کە هەموو ئەو شتانە درۆ و ناڕاستن.
ئێمە نامانەوێت ئەم بابەتە بچێتە گۆشەیەکی شخصیەوە. جەنابەت باسی ئەوەت کرد کە ئەو ئینشاءڵڵا هەرگیز نابێتەوە بە ئەندام پەرلەمان. بەڵام ئەو ڕاستی بڕوانامەکەی سەلماند و دەشگەڕێتەوە بۆ پەرلەمان. ئێوە چیتان هەیە دژ بەو؟ وراح يرجع للبرلمان. بعد شنو عندكم عليه؟ شنو عندكم عليه؟ تو ئەو شتم بۆ باز مەکە. وەزارەتی دەرەوەی عێراق ئەڵێت ئەو بڕوانامەیە ڕاز نییە و ساختەیە. وەزارەتی پەروەردەی عێراقیش هەمان شتی وتووە. سەرڕای ئەم هەموو بەڵگانە کە جەخت لەسەر ساختەیی بڕوانامەکە یەکەن کەچی ئەو پاش 6 سەعات بە بریارێک یێت و ئەڵێ بڕوانامەکەم ڕاستە. ئایا مەگەر ئەو بە بڕیارێک لەلایەن دادگای عێراقەوە نەهاتووە واتە بە بڕیارێک لەلایەن خۆیەوە نەبووە؟ دادگای عێراقی هیچ کات نەیوتوە بیگەڕێنەوە بۆ پەرلەمان و باکاری پێشوو خۆی ئەنجام بات. هەروەها نەیوتوە ئەو زانیاریانەی باز لە نادروستی بڕوانامەکەی ئەکەن ڕاز نین، بەڵکو داوای بە دواداچوون لە زانیاریەکانی کردووە. بۆچی دادگا داوای ئەو شتە دەکات؟ نابێت دادگا تەنها بڕیار بدات لەسەر ئەو بابەتە. خاطب المفوضية قال اكو معلومات نەخێر. دادگا تەنها داوای لە کۆمسیۆن کردووە و پرسیاری ئەو زانیاریانەی لێکردوون کە ئەڵێت ئەو خاوەن بڕوانامەیەکی ڕاستە و هەندێک پێچەوانەکەی ئەڵێن. جابۆیە داوای کردووە بە شێوەیەکی دروست لێکۆڵینەوە بە دواداچوون بۆ زانیاریەکان بکەین پاشان بریار لەسەر ئەو زانیاریانە بدەین. ئەو کەسە لەلایەن خەڵکەوە هەڵ نەبژێردراوە. ئەو ئەندامێکی هەمیشەیی نییە، چونکە بەهۆی دەنگی کەسانی ترەوە گەیشتە پەرلەمان کەسێکی یەدەک بوو. يعني هذا ترجع الخلل لقانون الانتخابات. تۆ کێشەکە گەڕێنتەوە بۆ یاسای هەڵبژاردن. الخلل في طريقة تفسير قانون الانتخابات. رئيس کێشە لە چۆنیەتی تێگەیشتن و تەفسیرکردنی یاسای هەڵبژاردنەکانە. بالقانون هو من ئەو لیستە سیاسیە لە دەسەڵاتیایە کەسی یەدەک هەڵبژێرێت. ئەو کەسە لە نێو لیستەکەی تۆدایە. ڕاستە، تۆژە توانی بڵێ چێ ئەوی هێنایە نێو ئەو لیستەوە. بەڵام تۆ ئەزانیت لە ڕۆژانی هەڵبژاردنە چەندین کەس لە زڵ و خاشاکەوە ێنەناوە. ڕێگەم پێ بدە بڵێم ئەم قسەیە ڕاست نییە. تۆ سەرۆکی لیستی هەر تۆش ئەو کەسە دیاری دەکەیت بۆ بەرپرسیارەتی لە وڵاتدا. جا چۆن دەبێت پاشماوە زبڵ خۆڵ خاشاک بێت و بەشداری لەم کارە بکات؟ دوایی ئەو پاشماوە زیادەیە لە کاتی دروێنەکردن بەدەست دەهێنرێت. يظل التبن الكذا مع ذلك يسمونه الفضلات الدويل. حتى احنا ممكن هذا بالمحور الاخير ولكن هو ئێمە باسی چەند شتێکمان کرد لەسەر ئەوتەوەرە. جا پێش ئەوەی کۆتایی بە بابەتی ئاوارەکان بێنین دەمەوێت ڕوونکردنەوەیەکم بدەیتە لەسەر ئەو کێشەی کە لەسەر پردی بزێبز ڕوویدا. چونکە لە ڕاستیدا من سەرزەنشتی تۆ دەکەم نە کەسێکی تر. سەربارەوەی کە من وەک ڕۆژنامە نووسێک بۆم نییە بۆ چوونی خۆم بڵێم، بەڵکو ئەمە بۆ چوونی هاوڵەتیانە. بەڕێزت سەرۆکی لیژنەی بەهانەوە چوونی ئاوارەکان و سەرۆکی لیژنەی خزمەت گوزاریەکانیشیت. جا بەرپرسیارەتی دەکوێتە ئەستۆی تۆ، هیچ کەسی تر بەرپرس نییە. بۆچی داوت لە ئەنجومەنی پارێزگا و پارێزگاری ئەنبار نەکرد ئامادە بن لە بزێبز بە مەبەستی چارەسەرکردنی کێشەکان؟ لە کاتی ڕووداوەکەی بزێبز من لە عێراقا نەبووم، بەڵکو سەفەرم کردبوو بۆ وڵاتێکی دوور بە مەبەستی چارەسەری پزیشکی. جا ئەو کاتەی کە من لە دەرەوەی وڵات بووم ئەو هەموو شتە ڕوویە. بەڵام من بەردەوام لە ڕێگەی هێڵی تەلەفۆنەوە پەیوەندیم هەبوو لەگەڵ حەیدەر عەبادی سەرۆک وەزیران و نووسینگەکەم بۆ چارەسەرکردنی ئەو گرفتانە بە گوێرەی پێویست. جا بە سەرۆک وەزیرانم وت من لەگەڵ ئەوە نیم داوای کەفیل لە ئاوارەکان بکرێت و ئەم بابەتەش نایاساییە، چونکە یەکێک لە مادەکانی دەستور ئەڵێت هاوڵاتی مافی ئەوەی هەیە بچێتە دەرەوەی وڵات یاخو لە ناوخۆی وڵات لە هەر شوێنێک بێت گرفت نییە و نابێت مەرجی بەسەرا بسەپێنرێت. کەواتە بەو پێوەرەی کە چۆن بۆی هەیە بچێتە دەرەوەی وڵات بەبێ هیچ بەربەست و گرفتێک ئیتر چۆن ڕێگری لێ ئەەکەن لە ناوخوا. طيب دكتور ليش ما تحركتوا؟ ليش ما طالبت؟ بۆچی ئێوە لە پارێزگەکانی باشووری عێراقەوە نەهاتن بۆ پێشوازیکردن لە ئاوارەکان؟ هەروەک چۆن کاتی خۆی لە پارێزگەکانی هەرێمی کوردستان پێشوازیتان لێکردن وەرگەکانیان جێبەجێ بکەن؟ لێرەدا تۆ بەرپرسیاریت لەسەر ئەم بابەتە و هەر تۆش خاوەن دەسەڵاتیت بەسەر لیژنەی پارێزگاکانەوە. من لە لەندەن بووم، بەڵام بەردەوام پەیوەندیم هەبوو لە نێوان من و سەرۆک وەزیران و بەرپرسە ئەمنیەکان و پارێزگارەکانیش، تەنانەت لەگەڵ چەند بەرپرسێک کە لە پردی بزێبس بوون تا ئەو کاتەی کێشە و گرفتەکانیان چارەسەر کرا و ڕێگەی چوونە ژوورەوە بۆ ئاوارەکانیش درا.
بەڵام ئێمە لەو جۆرە کەسانە نین کە ئەشنە بەردەم دەستگاکانی ڕاگەیاندن و خۆیان پیشان ئەن و ئەڵێن ئەم شتە و ئەو شتەمان کردووە بەڵکو ئەوە ئەرشێکی سەرشانمانە. بە من ئەڵێیت تۆ سەرۆشی لیژنەی ئاوارەکانیت و ئەوانیش لە بارودۆخێکی خراپان. من پێ دەڵێم گرفتەکانیان گەیشتوتە ئەندازەیەک لە توانای مرۆڤ نەماوە. بەڕاستی بارودۆخێکی دڵتەزیێنە کاتێک ئەبینیت ئەو هاوڵاتیە ئاوارە بەڕێزە بە شێوازێکی سیر لەلایەن دەستگا ئەمنیەکانەوە مامەڵەی لەگەڵەکرێت. باشە بۆچی داعش هاتە ناومان؟ بێگومان لەبەر لاوازی هێزە ئەمنیەکان. ئەگەر ئێمە خاوەن هێزێکی ئەمنی بین ڕێز لە خەڵک بگرین بێگومان خەڵقی ژارمەتیمان هات. بەڵام جێشەڵپێکردنی خەڵک لەلایەن ئەو هێزە ئەمنیانەوە بوو بە هۆکاری هاتنە ناوەوەی داعش. إساءات هذه الأجهزة وابتزازها للناس هو اللي خلى داعش يدخل. موضوع بزيبز انحل ونعرفنا اشكالياته. گرفتی بزێبزیش چارەسەر کرا بەڵام ئێستا نووسینگەکانی سەر بە لیژنەی فریاگوزاری ئاوارەکان وەک فەرمانبەران نەڕەزایی دەردەبڕن بەرامبەر بە کەمی توانای مادیان. واتە بۆ نمونە ئێستا لە سلێمانی تەنها یەک ئۆتۆمبیلیان هەیە. باشە چۆن بتوانین سەردانی کەمپی ئاوارەکان بکەن و چارەسەر بۆ کێشەکانیان بدۆزنەوە. لە پەرلەمانیش بڕی 2 ملیار و 400 ملیۆن دلار لە بودجەی 2015دا بۆ ئاوارەکان دەستنیشان کرا. باش ئەم بودجەیە بە چ شێواز و تاکتیکێک دابەشەکرێت و بۆ شوێ دەچێت؟ کێ بەرپرسیارە لەو کارە؟ لم يعطى إلى لجنة النازحين تا ئێستا 1 دینار لەو 2 ملیار و 400 ملیۆن دلارە نەدراوە بە لیژنەی فریاگوزاری و ئاوارەکان. واتە وەزارەتی کۆچ و کۆچبەران ئەو بڕەپاری وەرگرتووە لە ڕێگەی فۆرمی زیرەکەوە دابەشەکرێت لەلایەن وەزارەتەوە. ئەوان بەشێک لەو بڕەپارەیان وەرگرتووە و بەشێکیان دابەش کردووە. ئێمە وەک لیژنەی باڵا تەنها ئەوەنگەمان لەسەرە سەرپەرشتی و هەماهەنگ بین و پلان دابنین. بە هیچ شێوەیەک پارەی ئاوارەکان لای ئێمە بوونی نییە. دكتور أنا أريد أسألك من جديد. دکتۆر دووبارە پرسیار لە تۆ دەکەم. تۆ سەرۆکی لیژنەکەیت و جێگیری سەرۆک وەزیرانی وەزارەتان هەیە لە نێو حکوومەتدا بە ئەم کارە جێبەجێ بکەن. تۆ هیچ بەرپرسیارەتێکت بەدەستەوە نییە بەسەر ئەو وەزارەتەوە کاتێک بزانیت کەم تەرخەم و ئەرکەکانی خۆی بە تەواوی جێبەجێ ناکات؟ لا عنده صلاحيات لا عنده صلاحيات وەزارەت تا ئێستا کەم تەرخەم نەبووە. لێکدانەوەی تۆ چییە سەبارەت بە هەبوونی یەک ئۆتۆمبیل لە نووسینگەکاندا؟ ئەو بڕەپارەیان بۆ تەرخان نەکراوە بە مەبەستی شتکردین چونکە لەمڕۆ وەزارەتی کۆچ و کۆچبەران لەبەردەم ئامارێکی لێپێچینەوەدان و چونکە ئەوان ئەو بڕەپارەی کە بۆیان دانرابوو لەلایەن لیژنەوە زیاتریان خەرج کردووە بەهۆی زۆر و ژمارەی ئەو هۆڵانەی کە بەکریان گرتووە. بە هەمان شێوەش زۆری ئەو فەرمانبەرانەی کە دایان مەزرانون. خەباری ئەو هاوکاریانە چین کە لەلایەن وڵاتانی جیهانەوە پێشکەش بە ئاوارەکانی عێراق کراون تا چه ئاستێک چارەسەری گرفتەکانیانی کردووە؟ هذا خلص تصير واضحة. هذه المساعدات التي جاءت من العالم إلى العراق اللي هي 500 مليون دولار من السعودية. با ئەم بابەتە ڕوون بکەینەوە. تا ئێستا ئەو هاوکاریانەی کە وڵاتانی جیهان پێشکەش بە ئاوارەکانیان کردووە تەنها 500 ملیۆن دۆلارە. ئەویش لەلایەن سعودیەوە بووە. ئەمەش زۆرترین بڕەپارەیە. سەبارەت بە وڵاتانی دیکەی جیهانیش گەیشتۆتە نزیکەی 500 ملیۆن دۆلار. بەڵام هیچ فلسێک لەو بڕەپارەیە نەخراوەتە سەر بودجەی لیژنەی باڵای ئاوارەکان. لەلایەن ڕێکخراوەکانی نەتەوە یەکگرتووەکانەوە دەستی بەسەرا گیراوە و لەژێر کۆنتڕۆڵی ئێمە نییە و ناتوانین هیچ شتێک بڵێن کە چۆن خەرجی ئەکەن و لە چیا بەکارهێنن. بە دوواداچوونمان کردووە و گلەییشمان کردووە. بەڵام باشە ئێوە بە دوواداچوونتان نەکرد بۆ کارەکانیان بە چۆنەتی خەرجکردنی ئەو بڕەپارەیە؟ بەڵێ بێگومان گەندەڵی هەیە لە نێو ئەو ڕێکخراوانەدا یان خەرجێکی ناسروشتی؟ لە هەموو شوێنێکا گەندەڵی هەیە بەڵام قەبارەکانیان چەنگە. لێرە ڕێژەکان جیاوازن. ئەوان گرفتی تێچوونی کاژێڕی و ئیداریان هەیە کە ئەگاتە زیاتر لە 130 یان لە 140 بۆ بەکرێیانی فڕۆکە. واتاوان خەرجەکە دەدەن؟ بەڵێ بێگومان. لەم حاڵەتەدا پێویستە دڵخۆش نەبین بۆ 500 ملیۆن دۆلارە کە سەرۆکی ئەنجومەنی نوێنەران لەلایەن یەکێتی ئەوروپاوە بەدەستی هێناوە. مو حل نتفاعل لكن احنا الان نضغط عليهم نريد غرفة مشتركة بيننا
لە ئێستا پێویستە داوای دروستکردنی ژوورێکی هاوبەش بکەین لە نێوان ئێمە و ئەوانە، چونکە ئەوان سەرپەرشتی کاری لیژنە باڵاکاکەن. بۆ ئەوەی هیچ گەندەڵیەک دروست نەبێت، پێویستە ئێمەش سەرپەرشتی چۆنیەتی بەخشین و سەرفکردنی ئەو پارەیە بکەین. بۆ ئەوەی لە کۆتاییە بگەین بە ئەنجامێکی هاوبەش و هەمومان بەرپرس بین لە چاودێریکردنیە. ئێستا ئێمە تەنها چاودێری ئەەکەین و ناتوانین دەست وەرێنە ئەو بڕەپارەیەوە. دکتۆر، با بچینە سەر تەوەرێکی تر، ئەویش پەیوەندی نێوان حکوومەتی هەرێم و ناوەندە. چوینە سەر بابەتێکی ئاڵۆز. الخلاف سياسي ئایا ناکۆشی لە نێوان هەردوو حکوومەت سیاسیە یان کەرجێڕی؟ والله شوف أنا أعتقد يعني هو مخلوط بين السياسي وبين الإداري، بس الجانب السياسي إلى الأهمية الأكثر. بە بڕوای من تێکەڵە لە نێوان سیاسی و کارژێڕی، بەڵام لایانی سیاسی زیاترە، چونکە هەرێم هاوبەشیەشی ڕاستەقینەی ئەوێت لە ئەنجامدانی بریارەکانە، چونکە پارێزگاکانی دیکەش داوای هەمان شت دەکەن. ئایا ئەمە دەستوریە یاخود نا؟ بەڵێ دەستوریە. باشە، بۆ ئێوە پێی نادەن؟ ئێمە نین کە ڕازی نین بە پێدانی. ئەی چییە؟ مەگەر ئێوە حکوومەت نین؟ احنا وضعنا كجزء من الحكومة قريب على وضع الأخوة الكرد. وەزع و بارودۆخی ئێمە وەک بەشێکە لە حکوومەت و نزیکە لە بارودۆخی براکوردەکان، واتە ئێمەش تووشی گرفتی پەراوێزخستن بووینەتەوە، چونکە مەلەفی ئەمنی هەر هەمووی بەدەست سەرۆشی هێزە چەکدارەکانە و بە هەمان شێوە برایانمان لە هاوپەیمانی نیشتیمانی ئەتوانن هاوبەشی زۆر شت لەگەڵ بکەن جگە لەم بابەتە، چونکە ئەوان ئەیانەوێت تەنها خۆیان بن و هیچ کەسێک هاوبەشیان لەگەڵ نەکات. هذا راح نرجع له، راح نروح له، بس هسه خلينا بملف العلاقة ما بين الإقليم والاتحادية. المشكلة يعني هسه مثلا باشە، ئێمە بابەتە لە کاتێکی تردا تاوتۆ دەکەین، بەڵام با ئێستا ئێمە لە بابەتی پەیوەندەکانی نێوان هەرێم و بەغدا بمێنەوە. یەکێک لەو کێشە و گرفتانی کە پێویستە چارەسەر بکرێت ڕێکەوتنی نەوتە، چونکە سەرڕێ ئەو هەموو لێدوان و پێشنیازانی کە پێشش کراوە کەچی تا ئێستاش هەندێک گەڵێن ئەو ڕێکەوتنە جێبەجێ کراوە و هەندێکیش بە پێچەوانەوە قساکات و هەندێک شەڵەت حکوومەتی ناوەند کەم تەرخەمە و هەندێک لایەنیش داوای دووبارە ڕێخستنەوەکات. جا بۆچوونی تۆ چیە لەم بارەوە؟ إلى تعديل وهو مو نهائي. حضرتك شو تشوف؟ بالبداية الإقليم كان مقصر في الإيفاء بحجم. لە سەرەتا هەرێم کەم تەرخەم بوو لە بڕی هەناردەکردنی نەوت کە پێویست بوو لەسەری هەناردەی دەرەوەی بکات و وتیشی تەنها ئەوەنگەمان لە توانایە و هەوڵی ژێین لە کۆتایی ساڵە ئەو بڕە هەناردە بکەین کە ڕێکەوتوین لەسەری و لە ڕاستیە تەنها ئەوەنگە لە توانای هەرێمایە و دواتر برێکی زۆر لە نەوتی بەرهەم هێناوە و ڕێژەی هەناردەکردنەکەشی زیاد کرد. لە ئێستا حکوومەتی ناوەت تەنها لە سەدادەی دیاری کردووە، چونکە داهاتی وەزارەتی دارایی تووشی کورتهێنان بووە. لأنه سيولة مالية في وزارة المالية غير موجودة. لەگەڵم خاڵەدا ناوبڕێک وەرەگرین. اسمح لي دكتور نروح فاصل ونرجع نكمل. بینەرانی خۆشەویست لەگەڵمان بمێنەوە پاشان ناوبڕە ئەگەڕێنە وڵاتان. عدنا وياكم محبة بینەرانی خۆشەویست گەڕێنە وڵاتان بۆ تەواوکردنی ئەم دیدارە تایبەتە لەگەڵ دکتۆر صالح مطلق جێگیری سەرۆک وەزیرانی عێراق دووبارە بەخێر بێت. حياك الله. سپاس دەکەم. دكتور توقفنا قبل الفاصل حول 10% دکتۆر پێش ناوبڕەکە لەسەر ڕێژەی لە سەدا دەوەستاین کە حکوومەتی ناوەند دیاری کردووە بەهۆی کەمبوونی سیولەی وەزارەتی داراییەوە. بۆچوون چیە لەسەر ئەو ڕێژەیە؟ هو السؤال هو من يحول المبالغ. وەزارەتی دارایی لەلایەن وەزیرێکی کوردەوە بەڕێوە ئەبرێت. ئەگەر داهاتی هەبوایە بێگومان ئەیخستە سەر حسابی هەرێم. ئایا پێویستی بە پەسەندکردنی ئەنجومەنی وەزیران هەیە؟ هو يحول أحيانا مو بالضرورة نوافق. يعني عنده صلاح. مەرج نییە پێویستی بە ڕەزامەندی هەبێت، چونکە ئەو بەڕێوەبردن و سەلاحیەتی ئەو کارەی بەدەستەوەیە و یاسای بودجە بە بڕی لە 170 پەسەند کرا لە بەرامبەردا پێویستە هەرێم بڕی 550,000 بەرمیل هەناردە بکات لە ڕۆژێکە و داهاتەکەشی بخاتە سەر داهاتی کۆمپانیای سۆمۆ. جا ئەم کێشەیە زۆر ڕوونە، هەر کات داهات بەرز بووەوە پێویستە پیان بدرێت. وبالتالي القضية واضحة، من عنده فلوس المفروض يسلم. المفروض
طيب هو لحد الآن ما باشە تا ئێستاش حکوومەتی هەرێم ناڕزای ئەوە دەردەبرێت ئەو بڕەپارەی کە بۆیان دێت کەمە و بەشی موچە خۆران ناکات. صحيح حقهم بس أيضا خلي نتفهم جميعا أنه ليس فقط في الإقليم ماكو رواتب. بەڵێ ڕاستە و مافی خۆیانە، بەڵام پێویستە ئەوان تێبگەن کێشەی نەبوونی موچە تەنها لە هەرێما بوونی نییە، چونکە لە بەغاش چەندین کەرت بێبەشن لە موچە و لە وڵاتەشا کێشەیەشی دیکە هەیە کە پێویستە چارەسەری بۆ بدۆزینەوە. بابیرمان نەچێت ئەمڕۆ ئێمە لە جەنگین و کێشە سەرەکیەکە دەربازبوونە لە داعش. ئەگەر ئەو بودجەیە زیاد بکەین لە کاتێکا عێراق و هەرێمی کوردستان لە ژێر هەڕەشەی چەکدارانی داعشان، ئەوە بەشی هەردوو لا ناکات. بۆیە سەرەتا پێویستە ئێمە دەرباز بین لە داعش و ئاگامان لەم بابەتە بێت. بەڵام ئەگەر ئێمە لە یەک کاتدا لە ژێر هەڕەشەی مەترسی داعش لەلایەک و جابوونەوەی هەندێک لایەن بین لەلایەکی ترەوە، ئەوە نابێتە چارەسەر بۆ کێشەکان. بۆیە ئەبێت هەمومان لەم وڵاتە تا سەر پێکەوە و بە هاوبەشی بژین، یان پێویستە چارەسەرێک دۆزینەوە. أو نجد حل آخر اللي يريد ينفصل. واتە جێبوونەوە اللي يريد ينفصل وإذا الشعب يريد ينفصل ما حد. ئەگەر هات و گەل داوای جابوونەوەی کرد، ئەوە هیچ کەس ناتوانێت ڕوبەڕووی ئیرادەکەی بۆسێتەوە. بەڵام پرسیارەکە ئەوەیە، ئایا لە ئێستا جابوونەوە لە بەرژەوەندی گەلانی عێراقایە؟ هەموو جیهان لە هۆڵی ئەوایە کۆک بین و یەگرتوو بین، ئێمەش بێن و داوای جابوونەوە بکەین. ئەمە کۆتا بژارە ئەبێت بۆ ئێمە کە بیری لێ بکەینەوە. بەڵام ئەگەر برایانی کورد هەر جەختیان لە جابوونەوە کرد، با هەر ئەمڕۆ جا ببنەوە، نەک ئەوەی بگەنە سبەینێ. بەو هۆیەوە هەردوو لا ڕزگاریانە بێت. بە دڵنیایەوە ئەم قسانەی من بانگەواز نییە بۆ ئەو کارە، بەڵکو کۆتاشت کە بیری لێ بکەمەوە ئەوەیە کە ببینم هەرێمی کوردستان داوای جابوونەوە بکات، چونکە وەکو بەشێکە لە جەستەی خۆم کە جا دەبێتەوە. بەڵام من چی بکەم ئەگەر گەل ئەوەی بێت؟ نامەوێت کە ببینم عێراق بەو شێوەیە ناسەقەمگیری بێت. و ئومێدەوارم برایانمان لەگەل و سەرکردەکانی کورد بیر لەوە بکەنەوە کە چۆن پێکەوە لەم وڵاتە بژین، چونکە تەنها ئەوان نین ڕوبەڕووی کێشە و گرفت بوونەتەوە. من وەک جێگری سەرۆکوەزیران ئێستا لەوان زیاتر تووشی گرفتە بم. من خاوەنی پێگەیەکی جەماوەریم کە هەڵبژێراوم و منیان گەیاندوتە ئەم پۆستە و ئەوانیش تووشی گرفت و کێشە بوونەتەوە، هەر وەک برایانی کورد. و تا ئێستاش من خەفە دەخۆم و ئاخەڵە کێشم و هاوارەکەم و داوای جابوونەوەم نەکردووە. لكن لحد الآن أقول أصيح لكن ما قلت ده انفصل. طيب دكتور، احنا اللي يعني هو حتى تبتعد موضوع الانفصال مثلا عن الاقليم الشراكه. باشە دکتۆر، دوور دەکەوینەوە لە بابەتی جیابوونەوەی هەرێم. لێرەدا بابەتێکی تر هەیە کە مەسەلەی هاوبەشی و بەشداری لە حکم و پابەندبوون بە بەڵێن و یاساکان و تەنانەت لە دەستوریشدا. تا ئێستاش مادەی 140 پشتگوێ خراوە و یەکلای نەکراوەتەوە، و لە ئەمڕۆدا وەک ئاماژەتدا بە بارودۆخی ئەمنی و لاوازی هێزە ئەمنیەکان و کۆنتڕۆڵکردنەوەی مۆسڵ لەلایەن داعشە و کۆنتڕۆڵکردنەوەی ئەو ناوچانە لەلایەن هێزەکانی پێشمەرگە کە پێشتر لە ژێردەستی چەکدارانی داعشدا بوو. چونکە ئەگەر پێشمەرگە نەبووە ئێستا کەرکووک کەوت بۆ ژێردەستی داعش. دواتر ئێوە بۆچی بابەتی ناوچە کێشە لە سەرکان و کەرکووک لە نێو مادەی 140 یەکلایی ناکەنەوە؟ شتێک ئەم مەسەلەیە دوا دەخات. ليش ما تحسموها؟ يعني شنو اللي متأخرها؟ وين رايحة هي الأرض؟ ئەو خاکە لە دەست چیایە؟ بابەتەکە بریتی نییە لە کۆنتڕۆڵی ئەو خاکە لە ئێستادا. بابەتەکە ئەوەیە کە لە نێوان قوڕانی مامدایە کاتێک ئەوترێت تۆ بڕۆ ماڵی باوکت و منیش ئەڕۆمەوە بۆ ماڵی باوکم. بەڵام ئەمە بابەتێکی چارەنووسازە، ئەمەش یاسایە و پێویستە جێبەجێ بکرێت. چیە جێبەجێ بکات؟ حکوومەتی ناوەند یان هەرێم؟ تۆ پێم بڵێ پێویستە چیە جێبەجێ بکات؟ بارودۆخی گشتی بربەستە لە جێبەجێکردنیە. لێرە کۆمەڵێک بربەست هەن لە جێبەجێکردنی ئەو یاسایە. پێویستە ئەمە تەنها بابەتێک نەبێت کە بیرمان سەرقاڵ بکات. چەند خاک ئەکەوێتە ژێر دەستان. بەڕاستی بابەتێکی بێمانایە. برایان، ئەم خاکە هەمووی هی عێراقە. ئەگەر بچێتە سەر هەرێمی کوردستان یاخو بچێتە سەر پارێزگایەکی تر، ئەوە دنیا خراپ نابێت.
ئەگەر ئێمە لە یەک وڵاتە بژین گرفت دروست نابێت بە مەرجێک فێڵ لە یەکتری نەکەین دەستمان لەلایەک و دەستمان لەلایەشی تر نەبێت واتە ئەگەر ئێوە بتانەوێت لەم وڵاتە بمێنەوە ئەوە هیچ گرفتێک نابێت و ئەگەر ڕکابەری لە نێو خۆماندا بکەین بۆ ئەوەی دواتر یەکەم لە دووەم زیاتری بەرکەوێت ئەوە لێرەدا کێشەکە دروست دەبێت و کێشەیەکی دیکەش سەر هەڵەدات کە ئەویش ئەوەیە کاتێک عەرەبێک ببیسێ کەسێک بڵێ ئەوەی بەخوێن بەدەستی ئەهێنین نایەینەوە و سنوورەکانی بەخوێن ئەنەخشێنین ئەم قسەیە هیچ کات جێگەی قبوڵکردن نییە. بۆچی جێگەی قبوڵ نییە؟ ئەو قوربانیدانە. نەخێر، چونکە تۆ وەک هاوڵاتیەک ئەرکە لەسەر شانت خوێن برێژیت و بەرگری بکەیت لە هەر شوێنێکی خاچی ئەم عێراقا، چ ئەگەر لە هەولێر بێت یان لە ڕوومادی یان لە هەر جێگایەکی تر، چونکە ئەگەر هەولێر ڕوبەڕووی هێرش بێتەوە بێگومان بەغاش بەرەو ڕووی هەمان هێرشە بێتەوە. من هاي إجابتك دكتور تخلينا ننتقل من ملف العلاقة الإقليم بالاتحادية إلى حرب داعش. لەم وەڵامەوە دەچینە سەر بابەتی پەیوەندی هەرێم و بەغداد دژ بە جەنگی داعش. بەڕای تۆ ئەو ئاماژانە چین کە دڵنەوەی تۆ ئەداتەوە بۆ ئەوەی گەمارویان بدەن لە ئەنجامدا ببێت بە حەشتی شعبی و دەرباز بن لە کێشەی میلیشیاکان کەواتە وەک سیاسەتێک ئێوە ئەوتان دەوێت؟ ما عندي مانع أن ابن الجنوب يجي يدافع عن الأنبار أو ابن الأنبار. من ڕێگر نیم لەو شتا، واتە لە باشوورەوە بێت بۆ ئەوەی بەرگری لە ئەنبار بکات یان لە ئەنبارەوە بێت بەرگری لە هەولێر بکات. بەڵام من کێشەم لەگەڵ ئەوایە کە گرنگی و بایەخ بدرێت بە میلیشیاکان پێش سوپا، چونکە سەرەتا ئەبێت سوپایەکی نیشتیمانی مەدەنی دروست بکرێت و حەشدی شعبیش توانای بەشداریکردنی هەبێت. من هیچ گرفتێکم لەگەڵ ئەوە نییە کە حەشتی شعبی تەنها یەک ئاڵا بەرز بکەنەوە کە ئاڵای عێراقا بۆ ئەوەی هەمومان لە پشت ئەو ئاڵایەوە یەک بگرین. لا، ارفع راية واحدة اسمها راية العراق، علم العراق حتى كنا نتوحد وراها. ايش قد نسبة يعني حسب تقديرك ايش قد نسبة البوادر؟ شش تێک دڵنیای بە تۆ دات ئەگەر ئەو جەنگە بە سەرکردایەتی حەشدی شعبی بەڕێوە بچێت هیچ میلیشیایەک بوونی هەیە لەناو حەشدی شعبی؟ ئەبێ ئەوە بخەینە چوارچێوەی یاساییەوە. چۆن قبوڵتان کرد؟ بۆ ئەوەی لە چوارچێوەی بگرین. حتى تحتووها وبالتالي بعدين تصير حشد شعبي وتخلصون بۆەوەی بە خۆتانی ڕاپێشن و دواتر ببێتە بەشێک لە حەشدی شعبی. بس يعني انتم شو راح ايش قد نسبة ڕاستە ئەمە سیاسەتە، بەڵام ڕێژەی دڵنیایی لە یانگرەکانت کە دەنگیان پێدایت چەندە کاتێک گویان لەم قسەی ئەمڕۆی تۆ دەبێت؟ ايش قد يطمئنون ان يسمعون كلامك؟ لە حەشدی شعبی دڵنیا بن بۆ شەڕەکە بە شێوەیەکی گشتی سونەکان هیچ گرفتێکیان نییە لە بەشداریکردنی حەشدی شعبی بۆ ئەو جەنگە، بەڵام ئەیانەوێ ئەوەی سەلاحەدین و دیالە و بەغا لەگەڵ حەشدی شعبی ڕوویدا دووبارە نەبێتەوە، چونکە ئەگەر ئەو کردارە دووبارە بێتەوە ئەبێتە هۆی دروستبوونی برین لە نێوان عێراقیەکانە و ئەمەش گونجاو نییە. بۆیە ئەوان هیچ ڕێگر نین لە بەشداری پێکردنیان بۆ جەنگ بەو پێوەرەی کە ڕێکخراو بن و لەژێر یەک ئاڵا و یەک سەرکردە. لێرە یەک سەرکردایەتی وەزارەت هەیە بۆ جەنگ کە سوپا بەڕێوەیە بات. تا ئێستاش ئەبوایە لەلایەن فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانەوە فەرمان جێبەجێ بکرێت، چونکە پێشێلکاری لێرە و لەوێ ڕوئات. ئێمەش بە زووترین کات هەوڵی چارەسەرکردنی ئەین، چونکە ئەم کاتە ئەبێتە هۆی دروستبوونی کێشە. واتە بۆ نمونە تۆ ئەمڕۆ دەبینیت کە جەنگەکە لەلایەن سوپاوە بەڕێوە دەبرێت یاخود نا، واتە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان فەرماندەی جەنگەکە دەکات یاخود نا. تا ئێستاش ئەبوایە لەلایەن فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانەوە فەرمان جێبەجێ بکرێت، چونکە پێشێلکاری لێرە و لەوێ ڕوئات. ئێمەش بە زووترین کات هەوڵی چارەسەرکردنی ئەین، چونکە ئەم کاتە ئەبێتە هۆی دروستبوونی کێشە. ئایا چارەسەری هەندێک لەو کێشە و پێشێلکاریانە کراوە؟ لەسەر هەندێکی تر وەستاون؟ بێگومان هەندێک لەو پێشێلکاریانە چارەسەر کرا، بەڵام لە ڕاستیە قەبارەی کێشەکە هێشتا گەورەترە. قەبارەی کێشەکە گەورەی و عێراقیش لە بەرامبەر جەنگێکی گەورەدایە. عێراق ئەمام معركة. شوف، عێراق بەرامبەر جەنگێکە و ئەم جەنگەش پێویستە هەمومان کۆ بکاتەوە، چونکە تەنها ترسی بۆ ئەنبار دروست نەکردووە، بەڵکو ترسیشە بۆ سەر هەولێر و سلەیمانی و مووسڵ و کەربەلا و نەجەف و بەغا و
لەسەر هەموو پارێزگاکانی عێراق بەڵکو بۆ سەر هەموو جیهان بەگشتی. واتە ئەگەر خوا نەخواستا عێراق بکەوێت، سووریا و لیبیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش دوور نییە بکەوێتە ژێر دەستی داعش، بەڵکو دوور نییە ئەوروپاش بکەوێتە ژێر هەڕەشەی داعش. واتە تۆ ورد بەرەوە و بیر بکەرەوە و ماوەی نێوان لیبیا و ئەوروپا چەندە. بیریش لەوە بکەرەوە قاعیدە توانی بگاتە ئەمریکا لە کاتێکە ئەوان لەو کاتا لاواز بوون، بەڵام داعش بەو هێزەوە توانای زیاترە لە قاعیدە. بۆیە پێویستە عێراقیەکان یەک بگرن بۆ جەنگی دژ بەم دوژمنە و بە دڵنیاییەوە کۆمەڵگەی نێودەوڵەتیش یارمەتیمان هات. بدون أن يتوحد العراقيين كلهم لمقاتلة. ئەوەی ئەڵێت 5 ساڵی پێویستە، ئەوە پلان بۆ 5 ساڵ دائنێت. صعب دحر. خلينا ندخل بشكل أكثر مهني أو عسكري. با بە شێوەیەکی زیاتر پیشەیی یاخۆ سەربازی باسی بابەتەکە بکەین. ئەوەی باست کرد پێوەستە بە بوارە سیاسەکەوە لە ئێستادا و بەپێی بەدواداچوونی ئێوە و بۆ چوونی تۆ توانای دووبارە کۆنتڕۆڵکردنەوەی ڕۆمادی لە چه ئاستێکدایە؟ البعض من عندهم يقول أسابيع، البعض من عندهم يقول 5 سنوات. اللي يقول 5 سنوات هو مخطط لها 5 سنوات. مەبەستت ئەوەی ئەمریکیەکان پلانیان بۆ دادەنێن و هاریکاری داعشن؟ لا أنا ما أقول مساندين لداعش، بس يعني من ناڵێم ئەوان هاوکاری داعشەکەن، بەڵام ئەوەی ڕوئا لە ناوچەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پلانێکی گەورەترە کە بۆ ئەم ناوچەیە دانراوە و شتێکی تازە نییە، بەڵکو ماوەیەکی زۆرە بێت لە جەنگی عێراقەوە دەستی پێکردووە. قسەکردن لەبارەی ئەم دۆخەوە بەر لە جەنگی عێراق بووە، بەڵام دەستپێکەکەی لە کاتی جەنگی عێراقەوە بووە. واتە ئەو دۆخە زۆر ئالۆزە و ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ و گۆڕینی قەبارەی هەریەشێک لەو وڵاتانە کە بچووکتر دەکرێتەوە بە قەبارەی ئیسرائیل، دابشکاری و پارچە پارچەکردن، هەموو ئەو سیاسەتانە هەمووی لە پێشوودا داڕژراون و لە ئێستا لەبەر دەستمانە جێبەجێ ئەکرێن. خۆمان ئەیبینین. من لەو بڕوایم کە جەنگی ئەنبار تەنها پێویستی بە 2 مانگ یا 3 مانگە بێت ئەگەر هاوپەیمانیەتی نێودەوڵەتی جددی بێت و هەماهەنگیەکی ڕاستەقینە لە نێوان هێزە بەشدارەکانی جەنگ و لایەنی عێراقیا هەبێت. طيب هسه هنالك تصريحات واضحة سياسية باشە لە ئێستادا هەندێک لە لێدوانی سیاسی ڕوون هەیە و هەڵوێستێکی تر هەیە لەلایەن سەرۆکی ئەنجومەنی باڵای ئیسلامی بەڕێز عەمار حەکیم کە دەڵێت هاوپەیمانەتی نێودەوڵەتی جدی نەبووە لە جەنگی دژ بە داعش و هەروەها سەرۆکوەزیرانی عێراق لە کۆنگرەی پاریس بەڕوونی ئاماژەی بەو بابەتەدا و داوای لێکردن بە جددی بەڵێنەکانیان جێبەجێ بکەن کە لە پێشوودا بەڵێنن بە عێراقدا بوو. مانای ئەوەیە کە هەندێک ئاماژە هەیە هاوپەیمانان جددی نین. منیش دەنگی خۆمە خەمە پاڵ دەنگی ئەوان و ئەڵێم جددیەت و پێویست لەلایەن هاوپەیمانانەوە نییە لە جەنگی ئەنبار و لە شوێنی تریش. کەواتە پێویستە ئەو جددیەتە لەلایەن ئێوە بێت. جددیە من عندنا أكيد لازم تكون، لكن بە دڵنیایەوە پێویستە جددیەت لەلایەن ئێمەوە بێت. ڕێگەم بە وەڵامەکەم تەواو بکەم. لەبارەی جددیەتەوە لەبەر ئەوەی کە هاوپەیمانیەتی نێودەوڵەتی زۆر متمانەی نییە بە قۆناغی دوای داعش کە ئالۆزە بێت، لەبەر ئەوەیە کە تێبینی دوودڵی ئەەکەم لەلایەن هاوپەیمانەتی نێودەوڵەتیەوە بۆ بە زووی یەکلاییکردنەوەی جەنگەکە، چونکە دوا بە دوای جەنگی داعش بە تایبەت بوونی حەشدی شەعبی بەو هێزیە و لاوازی سوپای عێراق وا ئەکا لە داهاتووە قەیران لە دەستگا ئەمنیەکانی وڵاتە دروست بێت. طيب المتطوعي العشائر باشە هێزە خۆبەخشەکانی عەشیرەتەکان لە ئێستادا سربەچێن و چۆن چەکدار دەکرێن، چۆن ڕاهێنانیان پێ دەکرێت؟ لە ڕاستیە مەشق و ڕاهێنانێکی تایبەت بوونی نییە بۆ هێزەکانی سەر بە عەشیرەتەکان تاوەکو ئێستا پلانێک نەبووە بۆ چەکدارکردنیان. کەم تەرخەمی لەلایەن چێ هەبووە لەو بوارەدا؟ حکوومەت کەم تەرخەم بووە. باشە لەلایەن حکوومەتەوە دەمەوێت لەسەر ئەوە بوەستین. پێشتر بە منت وت کە وەزیری دارایی کوردە و ئەگەر پارەی لەلا بێت پێویستە بەشی کوردەکان بدات. ئێستاش هەر کەسێک گوێی لە تۆ بێت دەڵێت وەزیری بەرگری سونەیە و ئیتر بۆچی ئەو هێزانە پرچەک ناکات؟ دەسەڵاتی پرچەکردنی ئەو هێزانەی نییە. وەزیر؟ بەڵێ وەزیری بەرگری عێراق. من بەرپرسم بەرامبەر قسەکانی خۆم، ناتوانێت هێزەکان پرچەک بکات. سەرکردایەتی هیچ شەڕێک ناکات و بەشێک نییە لە فەرماندەیی ئۆپەراسیۆنە هاوبەشەکان کە پلان بۆ ئۆپەراسیۆنەکانی عێراق دانێت.
باشە دکتۆر، هەموو ئەو لیژنانەی کە دروستان کرد لە ئەنجومەنی حکوم تەنانەت بجووکترین لیژنە کە دروست کراوە ڕەچاوی هاوسەنگی هێزەکان کراوە. بۆچی لە دروستکردنی لیژنەیەکی ئەمنی بۆ سەرکردایەتیکردنی ئۆپراسیۆنە سەربازیەکان ڕەچاوی هاوسەنگی نەکراوە؟ براکەم لەبەر ئەوەی نیازێک نییە بۆ دروستکردنی هاوسەنگی، من بۆ ماوەی 2 ساڵە بێت ئەندامی لیژنەی هاوسەنگیم. هەموو جارێک هاوسەنگی تەواو ئەەکەین و ئەیگەینە قۆناغی جێبەجێکردن. کەسانێکن کێشە دروزەکەن بۆ هاوسەنگی هێزەکانی عێراق و بە تایبەت لە بواری ئەمنیە. لە بواری دامەزراو ئەمنیەکانە نایانەوێت هێزە جیاوازەکان بەشداری بکەن. هاوپەیمانەتی نێودەوڵەتی نایەوێت بەشداری هێزەکان هەبێت لە ڕووی ئەمنیەوە. ئەگەر خوازیاری بەشداریکردن بین ئەوە بەشداریەکی شکلی ئەبێت. الشراكة اللي تريد توصفها يعني شەراکەت و بەشداریکردن پێویستی بە پێناسەیەک هەیە. ئاسی چۆنە و چۆن ڕێک دەخرێت. بۆ نمونە بە هەمان ڕێژەی بەشداری لایەنەکانە لە ئەنجومەنی نوێنەران و حکوومەتدا، واتە بەشداریکردنی تەکنیکی و پیشەیی و سەربازی بە شێوەیەکی ڕاستەقینە. چۆنە بابەتە ڕوون دەکەیتەوە؟ واتە کاتێک ئەنجامی هەڵبژاردنەکانی 2010 ڕاگەیاندرا و بلیستی ئەلعێراقیە نوێنەرایەتی سونەکانمانە کرد و لە سەدا 31مان بەدەستهێنا و کوردەکان بە هاوپەیمانێتیەک نزیکەی لە سەدا 20یان هێنا و هاوپەیمانی نیشتیمانی لە سەدا 49یان بەدەستهێنا. بەڵام ئێستا باسی لە سەدا 60 و 65ەکەن کە بوونی نییە. لە ڕاستیە پێویستە لە سەدا 49 بۆ هاوپەیمانی نیشتیمانی بێت و کەمینەکانیش بە کورد و سونەوە لە سەدا 51یان هەیە. واتە بە لە سەدا 50 دەکرێت زۆرینە پێک بهێنن بەرامبەر هاوپەیمانی نیشتیمانی شیعەکان بۆ ڕێک ناکەون. هاوپەیمانی نیشتیمانی بواری ئەمنی وڵاتی خسۆتە ژێر ڕکێفی خۆیەوە، کەواتە بۆچی ڕێک ناکەون؟ ڕوونی بکەمەوە، من لە کەناڵێکی کوردیەوە قساکەم. اي طبعا هەروەکو کوردەکان من ئەناسن بە ڕوونی باسی دۆخەکات. بەر لە داگیرکردنی عێراق پرۆژەیەکی ڕێکەوتنی هێزە کوردیەکان هەبوو لەگەڵ هێزە ئیسلامی شیعەکان بە شێوەیە کە دەستور بەو شێوەیە بنووسرێتەوە کە کوردەکان ئەیانەوێت و دەسەڵاتیش بدرێتە دەست شیعەکان. بەڵام لە ئێستا ناتوانرێت دەستور بە شێوەیەک جێبەجێ بکرێت کە کوردەکان ئەیانەوێت. کوردەکانیش ڕەزامەند نین بە شێوازی دەسەڵاتداری. سوننەکان کە ڕۆژێک لە ڕۆژان نیگەران بوون لە کورد و شیعە، لەو کاتەوە تاکو ئێستا بەهۆی ئەو سیاسەتەوە لە دۆخێکی سەختدان. بەڵام لە ئێستا ئەو قەیرانە بۆتە بەشی هەمووان، بەشی سوننە و شیعە و کورد هەمویان لە قەیرانان، چونکە ئەو دامەزراوەیە بە شێوەیەکی هەڵە دروستکراوە و پرۆسەی سیاسی بە شێوەیەکی هەڵە بنیادراوە. ئەمریکیەکان و ئێران، واتە ئەمریکیەکان خۆیان هێزی بیانیان هێنا و گۆڕانکاریان ئەنجامدا لە وڵاتەکە و خۆیان بەرپرسیاری ئەو دۆخن. واتە سوننەکان بە هەڵە دابران و بەشداریکردنیان قبول کرد، نەک ئەمریکیەکان وایان کرد بێت. سنة وشيعة وأكراد الكل تعاني لأن المؤسسة التي بنيت غلط، والعملية السياسية بنيت غلط. طيب أكو رأي باشە بۆ چوونێکەیە دەڵێت ئەمریکا و ئێران بەرپرسیارن لە پراوێز خستنی سوننە لە عێراق. بۆ چوونی تۆ چییە؟ الأمريكان وإيران، يعني الأمريكان ئەمریکیەکان و ئێران، واتە ئەمریکیەکان خۆیان هێزی بیانیان هێنا و گۆڕانکاریان ئەنجامدا لە وڵاتەکە و خۆیان بەرپرسیاری ئەو دۆخن. واتە سوننەکان بە هەڵە دابران و بەشداریکردنیان قبول کرد، نەک ئەمریکیەکان وایان کرد بێت. بس دكتور هنا أنا إذا تسمح لي دكتور حتى واحد يكون دقيق. ئەگەر بمبووری تاوەکو ورد بین لە بابەتەکەدا لە ناو شیعەکاندا هەندێک هەن کە ڕوبەڕووی ئەمریکا بوونەوە بە هەمان شێوەی سوننەکان. بۆ نمونە لە مەسەلەی دەستور تۆ وتت کە سوننەکان پشتگوێ خراون، بەڵام حیزبی ئیسلامی لە لیژنەی نووسینەوەی دەستوردا هەبوو. حیزبی ئیسلامی چی بەشداریەکی هەبوو؟ لەسەر سوننەکان حساب دەکرێن ئەگە تەنها لە سەدایەکیان پێکێ نابێت. کێشە نییە سوننەکان چەندیان پێکێ نابوو. باشە، واتە بەشدارێکی سنوورداریان هەبوو. ئەوان لە سەدا 2یان پێکێ نابوو، لە سەدا 98 لیژنەکە لەژێر دەسەڵاتی ئەوانی ترابوون. ئەوە بەشداریە؟ ڕێژەی لە سەدا 2 دەبەخشێت بە ئەوان و ئەوان تەنها ڕێژەی لە سەدا 10 سوننەکان پێگەهێن و بەو شێوەیە دەڵێت بەشداریان هەبووە؟ باشە، لەگەڵ ئەو بۆچوونە هاوڕای کە دەڵێت سونەی مالکی و سونەی ئێرانی بوونی هەیە؟ يعني بكل مجتمع
لە هەموو کۆمەڵگایەکە هەندێک لە خەڵکی هەن کە بە دوای بەرژەوەندیەکانیانە ئەکەون و پشت لە مەبدەئی خۆیانەکەن، بەڵام ئەوانە بەشێکی زۆر بچووکن. من لەو بڕوایم کە ئەو زاراوەیە لە کاتێکا بەکار هاتووە بۆ گاڵتە پێکردنی سیاسی بە هەندێک لە هێزە سیاسیەکان. یەکێک لەو بابەتانەی لە دژی من وردەژێنراوە ئەوە بوو کە من سونەی مالیکیم لە کاتێکا من و بەڕێز مالیکی بۆچوونی جیاوازمان هەبوو لەگەڵ وەزیرانی تر. لەناو ئەنجومەنی وەزیران بە هەمان شێوە و جیاوازیەکانیان زۆر ڕوون بوو، بەڵام ئەو بابەتەیان و ڕوژان بۆ ئەوەی سونەکان دەنگ بە ساڵح مطلق نان چووکە وەکو مالیکیە. حتى نستفاد من الوقت بوقتنا ما کاتێکی زۆرمان لە بەردەمدا نەماوە. داوا لە جەنابەت دەکەم بۆ یەکەم جار و بە شێوەیەکی زۆر کورت هەڵسەنگاندنم بۆ بکەیت بۆ داهاتووی ئەم دەوڵەتە. هەروەها جەنابەت کاتێک باس لە پەراوێز خستنی سونەت دەکەیت، بڕوات وایە کە دەوڵەتی داهاتووی عێراق بەرەو دەوڵەتێکی مەزهبی دەچێت یاخود دەوڵەتێکی عێراقی؟ دەوڵەتێکی عێراقی. باز لەواکەم چونکە ناکرێت خەیاڵیانە مامەڵە بکەین. ئەوان بەو ئاراستەیە ئەچن تاوەکو بەو شێوەیەش بەردەوام من باسیەکەین. گرنگ ئەوەیە چەندە عەدالەت بەرز ئەهێنین کە بمان گەیەنێت بە دەوڵەتێکی مەدەنی. بەڵام ئەگەر ستەمکاری بۆ سەر پێکهاتەکانی عێراق بەردەوامی هەبێت ناتوانین دەوڵەتێکی مەدەنی دروست بکەین، چونکە هەرگیز ناتوانین دەوڵەت دروست بکەین و تێک دەشکەین. بە بۆچوونی تۆ دروستکردنی هەرێمی جیاواز نزیکمان دەکاتەوە لە گەیشتن بە دەوڵەتی مەدەنی و چارەسەرکردنی تەنگژەکان؟ من دژی دروستکردنی چەند هەرێمێک نیم لە کاتێکا لەسەر بنەمای جوگرافی بێت، بەڵام لەسەر بنەمای مەزهبی و ڕەگەزی بێت خۆمی لێ بە دوورەگرم. دكتور صالح المطلق نائب رئيس الوزراء العراقي. دكتور صالح مطلق جێگیری سەرۆک وەزیرانی عێراق، زۆر سوپاس بۆ جەنابەت، سوپاس بۆ قبولکردنی میوانداریمان. حياك الله وحيا قناتكم المحترمة وحيا الله جمهوركم وتحياتي للجمهور. دەستخۆش و سوپاس بۆ کەناڵە بەڕێزەکەتان، سوپاس بۆ بینەرانتان و سڵاوم هەیە بۆ ئەوانەی بینەری ئەم بەرنامەیە بوون و هیوادارم هەرێمی کوردستان سەرکەوتوو بێت و بەرەو پێشەوە بچێت. دڵخۆشم کە دەبینم هەرێم بە شێوەیەکی خێرا گەشەی سندووە و هیوادارم تەواوی عێراق پێشکەوتوو بێت هاوشێوەی ئەو خزمەتەی برایانمان لێرە کردویانە بە نیشتیمانەکەیان. وتنحو نفس النحو اللي مشى به الإخوان في خدمة بلده. شكرا لك من جديد. دووبارە سوپاس بۆ تۆ. بینەرانی خۆشەویست، سوپاس بۆ ئێوەش کە لەگەڵمان دابوون و تاوەکو چاوپێکەوتنێکی تر ماڵاوە.